بەڕاستی ژینگە بەشێکی گرنگە لە پەروەردە ئێمە کارەکەمان پەروەردە و فێرکردنە پەروەردە مناڵێکی باخچە لە باخچە و پێویستە فێری ئەوە بکرێت ژینگە پارێز بێت چونکە بەڕاستی ژینگە بەشێکە لە پێگەیاندنی نەوەیەک بۆ نەتەوەیەکی داهات و کە بتەوێت دەوڵەتێکی سەرکەوتو و پێشکەوتوت هەبێت ئەبێ گرنگی بە ژینگە بێت چونکە ژینگە بەشێکە لە بنیانی کۆمەڵایەتی و پەرەپێدانی دەوڵەتێک ژینگە بۆ خوێندکارێک کە سروشتی ژینگەکەی جوانتر بێ سەوزایی و باخچەی زیاتر بێ لە ناوەندەکانی خوێندنە ئارەزووی خوێندن ئارەزووی چوونە ناو ژینگەیەکی کراوە بۆ خوێندکار لەو ژینگەی ماڵەوە دەریبێنیت بۆ ژینگەیەکی فراوانتر و سروشتێکی جوانتر کاریگەری ڕاستەخۆی لەسەر گەشە و بیر و بۆچوون و خوێندنی زیاتریە بێتە مناڵە بۆیە باشترین ڕێگا بۆەوەی منداڵەکان فێری ژینگە پارێزی بکەین ناوەندەکانی خوێندنە بۆیە پێویستە زیاتر پەرە بدرێ بەوەی کە تەنانەت وانەیەکی ژینگەی لە قوتابخانە و خوێندنگەکانە هەبێت هەرچەندە بەشێکی لاوەکێ لە زانست و لە زیندەزانی ناوەندەکانی خوێندنە بەڵام پێویستە ژینگە لە باخچەکانەوە هەوڵ بدرێت کە ژینگەیەکی باش و گونجاو لەبار بۆ قوتابیان و منداڵ و خوێندکاران دروست کرێ بەدابەتی ناوەندەکەی ئێمە ناوەندێکی فراوانە لە باخچەوە تا ئامادەی هەمانە ئەو کاتە پێویستە ژینگەیەکی جوانتر و گونجاوتری هەبێت بۆی خوێندکارێت هێرە هیچ بێتاقەتێکی بۆ دروست نەبێت جیاواز بێت لەو ژینگەی کە لە دەرەوە لە ماڵەوە هەیەی لە چوارچەوەی کۆڵانێکە یا گەڕەکەکەیان هەیەی وێ باشترین ڕێگا بۆ پەرەپێدانی ناوەندەکانی خوێندن دروستکردنێکی ژینگەیەکی لەبار و گونجاو و سەوزایەکی فراوانە بۆی خوێندکار بە بیرێکی فراوانترەوە لە قوتابخانە و خوێندنگەکانە دەوامی یاسایی خۆی بکات. دابا هەیە ئاوی بەکەڵک نایە وەکو گروپی شاخڕێی 5,000 هەڵمەتی ناشتنی 5,000 نەوەمان لە سنووری پارێزی هەڵەبجە ڕاگەیاندووە بە خۆشحاڵیەوە ئێمە تا ئێستا لە سێ گونداتوانیومانە کۆمەڵی نەمامی باش بڕوێنین تەبان بە هاوکاری خەڵکی گوندەکە کە خزمەتکردنی لە سۆگرن ئێستش بە خۆشحاڵیەوە لە ناوەندەکانی قۆناخی خوێندنرا لە مەکتەبەکانە ڕامانگەیاندووە کە هەمان پرۆژە پەیڕەوەکەین ئێمە بە هەمان شێوەی کە پێمانتون ڕامانگەاندووە لە سنووری پارێزیای هەڵەبجە ئەم هەڵمەتە هەموو ناوەندەکانی خوێندن نەگرێتەوە هەر قوتابخانێک پێویستی بێت و بتوانێت کە خزمەتی بکات و شوێنی هەیەبێت بۆی دابینکە ئێمە ئینشاڵڵا لەوێ بین ئایندە دووبارە ڕووینەوە گوندە جوانەکەی خەرپانی لەبەرەوەی لاوانی خەرپانی زۆر داوایان کردووە کە شوێنیان هەیەوە بەڵێنیان ناوە خزمەت بکەن ئێمەش هەمان مەبەستمانەیە کە خزمەت بکرێت و بتوانین ژینگە پارێزراوتر بکەین. ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردی هەڵەبجە بەشی چالاکی وەردش بەشی ژینگە هەستاوین بە بانکردنی چەند ڕێکخراوێک بۆی گرنگی بە زیاتری قوتابخانەکان بدەینە ڕۆژ ژینگەوە لە هەموو قوتابخانەکان کۆمەڵی تەلەبمان دیاری کردووە هەر هەفتێک و کۆمەڵی تەلەبەیە بۆی بتوانین پاکوخاوێنی ژینگە ڕابگرن نەمەمەکان بە سەوزی بمێننەوە پارێزگای لە سەوزایی بکەن وەزارەتی پەروەردە هەمانگی تەواوی هەیە بۆ هەموو قوتابخانەکان هاوکاری تەواوی قوتابخانەکانە کات بۆ مەبەستەوە کە بێن بەدەم داواکاریەکانی قوتابخانەکانەوە خۆشبەختانە کۆمەڵی قوتابخانەی زۆریشمانی لە سنووری بەڕێوەبەری پەروەردی هەڵەبجە شەید خۆیان بە دوور لەوەی کە هیچ هاوکارێک پرێن سەوزایەکی زۆریان هەیە ژینگەیەکی جوانیان هەیە خۆشیان ئەمادەی ئەویان تەیە کە بەبێ هیچەوەی ئێستا هەمومان نەزانین مدەیەکی زۆر باخەوانە قوتابخانەکانە نەماوە ئەوەرگە کەوتن سەر مامۆستایان و قوتابیەکان بە تایبەتی مامۆستایان و بەڕێوەبەرەکان لێرە دەستخۆشییان لە یەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بەڕاستی کەیتە قوتابخانەکان ئەم سەوزایانەیە بینیت زۆر دڵ بە سەوزایەکانێک زۆر دڵ پێی خۆشە کە نەوەیەک دروست بۆ ئێستا گرنگی بە سەوزایەدا گرنگی بە ژینگەیەدا خۆشبەختانەی سەر لە هەموو قوتابخانەکان زۆر گرنگی بە پاکوخاوێنی قوتابخانەکان درێ خۆتان نەزانن لە نزیکەوە کارگوزارمان نەماوە باخەوانمان نەماوە ئەوەی کە لە قوتابخانەکانە بەدیەکرێت تەنها مامۆستایان و قوتابیەکانە